ڕۆژانە خواردنی تایبەتی خۆیان هەیە ڕۆژانە ئاپرچێنێکم شوێنەکە خۆشەگیای سەوز بووە شوێنێکی بچوو بوو بەڵام حەزم بیکەمە باخچەی یاردەڵانی گەورەی جوان هەم بۆ سیمای شارەکە هەم بۆ مناڵ ئەتر باخچەکەیشم بریتێ دەچێت لەم کەرۆشکانەی تایە هەمە سەری تایە تاوسە غەندورە کۆپتێلە ئەو شانەی کەماڵیە کەماڵی لای من دەسەکەی ئەو شانە لای ماڵیە بچێت دەرۆ ناژی کۆتی تایەشی زۆر جوانی تایەت ڕۆژانە پێ بچم گڵاکاویان بۆ بێنمودان و خزمەتیان بکەونە بەڕۆی گوناحن ئەم قەفەزش کە ئەیبینن ئەمەی باڵندە نییە ئەمە دوو ڕەشمانم بۆ هێنا یەکیان تقریبەن مترێک و دوو بستە یەکیان 2 مترە ئەتر ڕۆژانە خواردنی تایبەتی خۆیان هەیە ڕۆژانە ئاپرچێنێکم شوێنەکە خۆشەگیای سەوز بووە دەربارەی خواردنی ئەم باڵندانەیش ڕۆژانە بە تەنها خۆ بنە کوڕەکەیشم کوڕەکەم هاوکارمە 4-5 پلاسکۆ ئەینیان بۆ تێرم گڵاکاو و ڕۆژانە دانی خۆیان جیای لە بەرەوەی هەموو نەوعە تەیری تایە بێ هەر نەوعە و دانێکە خوارد لە مندانم هێنا 12 نەوع تێکەڵەیە بێ لە بەرەوەی تەیرەکانم زۆرن لەوانە 15 بۆ 18 نەوع تێرم هەیە من مثل مەسروفی وایە مەسروفی نییە ڕۆژانە 5 تا 6 تا 7 داریش مەسروفیان هەیە